ئیدی نەمدەتوانی بە پێیان بڕۆم، لەگەڵ هاوڕێکانم دەرنەدەچووم، بە تایبەت ئەگەر هێرش کرابا ڕاپەڕینم نەبوو. ناچار تەمام گرت لە بێستانی مستەفای خدری ئامانێ بمێنمەوە. لە بانی چارداخەکەی جێگایان بۆ ڕاخست بووم، لەسەری ڕادەکشام. ئەو ڕۆژە لە برادرانی کۆمیتەی ناوچە بێئاگا بووم. بە پێوەدانی دەعبای نێوئاوی شام و تەپۆیان هەموو ئازای گیانم لیری دەرکرد بوو. جلەکانیشم زۆر چڵکن بوون. یادی بەخێر دەروێش قادر جلەکانی بردم لە داشخانەی بۆی شتم. دەروێش قادر هاتەوە کوتی خۆت ناشۆی؟ کوتم جاکوا ئاو. بەچی؟ شوێن هەیە خۆمی لێ بشۆم؟ کوتی لەسەر چارداخەکە وەرە خوار. هاتمە خوار. دیتم دەروێش قادر پێمەڕەیەکی بەدەستەوەیە. گوتی وەرە بە دوامدا. ئەمنیش بە دوایدا ڕۆیشتم. قۆپی بوو، ئاوەکەی وشک ببوو. دەروێش قادر دەستی کرد بە هەڵکەندنی هەردی قۆپیەکە. نیو میتری هەڵنەکەندە بوو ئاوی لێ دەرقوڵی. ئاوێکی فێنک و خۆش. لفکە و سابوونم پێبوو. باقە پوشێکی بۆ دروم، چوومە سەر پوشەکە، جلەکانم داکەند و دانیشتم. جاوەرە دەروێش قادر بەو هەیکە لە بەرزەیەوە بە لفکە و سابوون بتشوە. بیرم لە پیاوەتی و ئەخلاقی کوردایەتی خەڵکی ئەم مەڵبەندەی خۆمان دەکردەوە کە چۆن لە هەموو گۆشە و بێجارێکی ئەم کوردستانە پێ و پێی دەکا. کاتێ دەروێش قادر خەریکی شوشتنی پشتم بوو، دەگەڵی کردمە جەفەنگ. کوتم دەروێش قادر، وا دیارە سەردەمی جووتێری خۆت و شوشتنی کەڵەکانت کەوتۆتەوە یاد. لە هەمان کاتیشدا سەردەمی منداڵی خۆم کەوتەوە بیر کە دایکم دەیبردمە سەر شۆرکەی، بە لفکە و بەردەپێ چڵک و چەپەری لێدادە ماڵیم. ڕۆژە تاڵە مێژوویەکانی ئەو سەردەمەمان بە وەفا و ئەخلاقی کوردانەی خەڵکی مەڵبەند بەڕێ کرد. خەباتجێران چێژیان بە تاڵیەکان دەبەخشێت. یادی سەربازەوەنەکانی کوردستان بەخێر، گەلی جوانمێران، هەرگیز لە بیرتان ناکەم. دەروێش قادر باشی شوشتم. نزیک بە 40 ساڵ لەو بەسەرهاتە تێپەڕیوە، بەڵام لە زەین و بیری مندا هەروە دەزانم دوێی نێبوو. لە نزیکەوە وەفا و مرۆڤایەتی دەروێش قادر و مستەفای خدری ئامانێ کە لە شامی داشخانەی چێشتیان لێ دەکێشام و دایان شوشتم و تاوێکم لێ غافڵ نەدەبوون. مامۆستاجیان، ئەوە تەنیا گۆشەیەک بوو لەو دوو کتێبەی، لەو دوو بەرگ کتێبەی کە جەنابەت بەنێوی لە قەرشڵاغەوە بۆ سوئێت. ڕەنگە دیمەنەکەی بە پێچەوانە دیار بکاو لەبەر کامێراکەمان. بەڵێ بەشێک بوو لەو بیرەوەریانە. چۆن بوو جەنابەت دەستت کرد بە نووسینەوەی ئەو بیرەوەریانە؟ وەڵی دەزانی چۆن فەرهەنگی یادداشتکردن و یادداشتی ڕۆژانە و بڵێن بیرەوە نووسین زۆر لە مێژ نییە. من ڕفیقی نزیشی ئێڕەوان شادکەری مەحسامی بووم. خزری منەوە خەریکم لە بڵغارستانی بوو، کتی خەریکم بیرەوەریەکانم دەنووسمەوە لە بیرت ماون. حەول دەدەم شتێک لە بیر دەمێنێ، ئەوەی لە بیرم دەمێنێ دەینووسم و پاشینێ ئەکە یەکترماندیە بۆ دێنم مش جەڵبی ئەوەی خلاص پێ و لێرە هەوڵماندا لەو بەواستەی برایانی کوردستانی تورکیا لە چاپماندا چاپمان کرد بەرجەیەکی دیارە خراپێک کاکەریم جوانی وانێک نەکرد بوو، تایب نەکرد بوو، بەڵام محتەواکەی ئەو شتانە بوو ڕابردووی خۆی بوو، نووسی بووی و هێنا بوویە سەر کاغەز بێکەوە بووین. دیارە نزیکایەتی من و کاکەریمی زۆر لە مێشتاڵە و سەردەمی دەوانێ و ئێرەکانە شر درێژێ
منەوە ئەوەی بۆی بەدەستم گەیشتوە چونچینێ وردە وردە کەمێن نووسیون 100 لاپەڕە 200 لاپەڕە 200 لاپەڕە 200 لاپەڕە 300 لاپەڕە نووسێتی هێناوێتی خوێندمنەوە ئەوەی وا جێگایەک بە بچوونی خۆم بە نەخدم دەزانی پێم دەگوت ئەرزم دەکرد بەهەرحاڵ من یەکەم بیرەوەری بوو کە کوردان خوێندمەوە بەڵام دیارە خەڵکی دیکانم خوێندوێتەوە وەک ڕۆمان بەڵام فارسن بەڵام یا ئەمریکایینە یا ئەوروپایینە خۆلاسە فەڕەنجین ئەوانم خوێندبوونەوە من ڕۆمانم پێ خۆشە عاشقی ڕۆمان عاشقی ڕۆمانم بەڵام وردە وردە ناڕەحەت بووم پاش نەمانی خێزانم قەولم پێدا پێشەکی لەگەڵ خێزانم باسم کرد تو با ڕۆژی پێم کوختم تو با دەمەوێ ڕابردووەکەی خۆمان چۆنی هەیە چۆنی بووە لە ڕۆژی ئەوڵەوەڕە تا ئێستێ ئەوەی ئەمن لە بیرمە ئەمە دێنووسم ئەوەی لە بیرم چوو زەید زۆر باشە بۆ بیرم دێنێەوە وقتی باشە ئیدی دەستم پێ نەکەتار خاوە خاوم لێکرد نازانم چی بوو بەڵام وردە وردە دەمێت شم لە نووسی دام نابوو جارێکی ڕۆژێکی تازە لەگەڵی ئاشنا بوو ناسری بابەخانی سڵاو و ڕزم بۆی هەیە شتێک نووسیوە توانی بۆم بنێری چم دەتوانم هەم بە پۆستا بۆت بنێرم هەم بە پێدەکەم بۆ بنێری زوم بەدەست دەکات خۆش بوو زۆر تەشویقەکردەوە مامۆستاگە خوێندیەوە ئیدی شاگەشکە بوو زۆر شاگەشکە بوو بە ئەو بەشەی بەڵام ئەو بەشەم کە بەتوبایە بەرجی یەکەم لە جۆڵانەوەی ساڵەکانی حەوت بە حزوری و نووسیوەتەوە مامۆستا چۆن بوو نێودنا لە قەرەشلاغەوە بۆ سوئێد ئەو نێوەت چۆن بوو نێونا ئەو نێوە دیارە زۆر شتم بۆ دادەن زۆر شتم هەڵدەبژار هاوڕێی دیرون و لمێژ و بەوەفا حەسەنی هاشمی وقتی باشە نێوەکانم هیچیان بەکەفێت فلان و لە فلان وڵا بۆ فلانە جگای لە فلانە دیارە ئەوانی ئەوەی دەشتیان هەرواقعی بوون ئەو شتانە بوون جابۆ لە خڕەشلاغەوەنە خڕشلاغی ئەخا دەبینم زۆر کەس کە خەڵکی دێهاتیە پێشەر بە باسی دێهاتی بکە چوار ڕۆژە چۆ شارستانی دنیا فلان شارەیە فلان ئەوە ئەم بنوانیم بە پێتوانە من ناتوانم یعنی ئەوە دەبندا جێ نەکەوتوە ئەمن هەموو تەمەنی خۆم 17 ساڵ لە خڕشلاغ 17 ساڵ 17 ساڵ بەڵام 17 ساڵ لەسەرێک لە خڕشلاغەژاو دایک لێبوونە و دەربەدەربوو هاتوومەوە و چوومە ئەوانە شەگە حسابەکەی هەموو 18 ساڵ ناکەن بەڵام بابم زۆر دار دایکم زۆر دار کە منداڵی وێنە بە تایبەتی بابم دەڵەت بە چوار ماڵان قڕشلاغاوە دانراوەتەوە وانجاڕاوی دیچاندە و چوار ماڵانە ئێمە ئەوە زۆر ئەمەجی بوو بێ ئەمەجی بوو کە زێدی خۆم حەشای لێ بکەم و
بەڵام باشە خۆ من بەڕاستە منداڵی خەرشڵان بەڵ خەرشڵات نا الان شەقم بە خەرشڵات دا بۆیە قەرشلاغم لە هەموو دێکتە وەرە قەرشلاغ کانگای ڕۆژی دەستپێکی منە لانچێکە کە لێی تێدا پەروەردە کوردایەتی تێدا بەڵێ بینەرانی خۆشەویست میوانی بەرنامەکەی من کەسێکی زۆر تایبەت کەسێک کە زۆرم خۆش دەوێ ئەدەبیاتەکەیم ئەوەندە پێخۆشە کە حەز دەکەم بەردەوام کتێبەکەی گوێ بگرم حەز دەکەم بەردەوام کتێبەکەی بخوێنمەوە ئەدەبیاتێکی تا بڵێ پارا و ساف و ڕەوانی کوردی دەنووسێ میوانی بەرنامەکەم بەڕێز مامۆستا مەلا محەممەدی خزری مامۆستا دەبێ لە مێژ بێ لەگەڵ کوردایەتی و لەگەڵ حیزبایەتی لەگەڵ جوڵانەوەی کوردابی ینی چەند ساڵ دەبێ یعنی چەند دەیە جەنابەت دەگەڵ من ئەگەر بە تاریخی وانێک پێ بڵام هەتاویارە لە بەرگی یەکەمدا باسم کردووە لە سەرەتای منداڵیمەوە چۆن ژیاوم وە سەرتای خەبات دەست پێ کردووە من چۆنایەتی خۆم بە ئاوەدانبوونەوەی لەگەڵ ئاوەدانبوونەوەی داشخانە و کۆمەڵی جوتیارانی شاماتی کە دەرکران ساڵی 1932 تاوان کران و لەوێ گیرسانەوە ئەو دیە شۆرەکات بوو قەراخشان بوو تۆڵگەیەکی ناخۆش بوو جێگای مۆز و بەراز و واقعیت بەواقعیەتی یعنی من بۆ خۆم کە دەچوومە بەر گامێشان لەگەڵ لەسەر پشتی گامێشەکەی درێژ دەبووم بەرازیش لەوەڕان لە دەوروبەر ئەوە تێکەڵ بوو دەگەگەڕانە تێکەڵ بووە باشە مامۆستا دەمی خەڵک بەرازی لێبوو بەرازیان دەخواست گۆشتی بەرازی خەڵکی کورد دەچوندیان ڕاوان دەکردیان بە خەولیوان خێر بوودیان تۆفان بەڵام زۆر بەزەڕە زۆر بەزەڕە گەنم و جۆی نەدەهێش دەبا تەواوی ئەو دوو تێرانە یا چەوەندەریان کردایە یا فڵانیان کردایە بە ساسمەزەن و بە تەنەکە و بە سەگ و بە فڵان و شەوانە دەبا شێش چەند کێشابەردا ئەوە خاصەتی هەموو دیەکانی لێواری شامی قەرشڵاغێ و گۆلی ورمێ بوو لە گردەقەی تومەمێند و قەرەشلاغ و داشخانە و گردیاقوب و کۆنە دێ و خۆرخڕۆ ئەوانە هەموو جوودبەندەکان دەباشەوانە چشتیان لە ئەم مەزرایە کێشاوە لە بەرەوەی ڕەوە بەراز هجومیان دەکەن کەوا بوو مامۆستا و بەرازی ئەمنەوە تێگەیشتم بەرازەکە بەرازی وەحشی بوون خەڵک بەرازی وەحشی بوو بەرازی بەرازی وەحشی بەڵام بەرازی لە فنەمە نییە بەڵام ئەو بەرازە نییە ئەوە بەرازە سیانێکە لێرەکانە دیان خۆن و دیاکەنە قسابی و فڵان ئەومان بەڵێ پێم وایە 17 ساڵە بووی کە لەگەڵ حیزبی ئاشنا بووی وایە بەڵا بن ساڵی 17 ساڵی وەک ئەندام وەک لایەنگر و سەمپاتی لە 18 ساڵی بوو ئەندام باشە مامۆستا جەنابەت مەدرسەی چوو بووی دەرسی مەدرسەت خوێندە بوو دەرسی مەدرسەیشم خوێند بوو دەرسی فەقاهەتیشم خوێند بوو لە مەدرسەی ئەمن لە خوێندندا ڕەنگە بەشی خۆم بەڕێ خۆم لە ئاوێ دەردەکێشا هەم خەتم خۆش بوو هەم زیرەک بووم هەم ئەگەر شتێکی پێیان کورد بامایە لە بیرم نەدەچۆوە بە ئیستعداد بووە بالاخره ئەو خەڵم دەڵە نا پێیان وایە
لانی کەمە من متەوەجێ بووم من هات شوی جەنابەت دەکەم وانەشت جوان لەبیرە لانی کەم دیارە من زۆر بە 11 ساڵەی جاری دووەم ینی حجرەی فەقێیان و دەستی کلاسی کتێبی فارسیم خوێندووە بەڵام ئەگەر بەڵام ئێڕاقم نەکردو و درۆشم نەکردووە زۆر جار لە مامۆستاکەم چاترم زانی یعنی مامۆستا کەس نەبوو دەستی خوێن لەبەرەوەی نەبووە من زۆر عەجایب یعنی جامیعەکەمان ئەوەندە کۆڵەوار و کەم کەس بووی ئەگەر مەلا ئاوەدانی نەبایە خوێندەوارێک نەبوو ئەو خوێندەوارانی هیچ فێر نەبوو هیچ هیچیان نەدەزانی هەموو ئاشناشم باشە مامۆستا ئەو کاتی مثلەن کەسێکی وەک جەنابەت ئەوە خوێندەواری هەبا و فەقێتی خوێندباوانە پێگە و پلە و پایەی کۆمەڵایەتی زۆر بوویدی بۆ دوی حیزبایەتی و کوردایەتی کەوتی خۆ بە پێی پێویست پلە و پایەی خۆت هەبوو ئیدی پێویست نەبوو خۆت تووشی چەرمەسەری و شتێکی چی وای لێ کردی وا دەرگیر کۆمەڵگاکەی ئەگەر بەس لە کۆمەڵگاکەی کۆمەلگایەکی دارزاومان هەبوو لە کۆمەلگایەکی ینی داڕەندرا و لە سەرمایە لە کار لە ژیان فەقەر وڵاتی داگرت بوو ینی لە دێیەکی سەد ماڵی وەکو خەڕشلاغێ ینی ئەو پەڕیستی چل باڵێک دەستیان دەگەیشەوە لەبین خۆیان یا بە قەولی کوردەواری بە قەولی کوردەواری دەڵێن نانیان دەگەیشتەوە نانیان بۆ خۆتان چۆن بوون ئێوە چۆن ماڵە ئێوە من بابی من دەڵا دوایگرانی ئەو تووشی دەربەدەری بووین و تووشی فڵانی بووین و زۆر مافەق کێشاوە فەقر و بێتشەوە بەڵام دایکم لەو شێرە ژنانەی ڕۆژگار بوو لە فەساحەتدا لە ئەخلاقدا لە دەمخۆشیدا لە کار و بە ڕاگەیشتن بە ماڵدا ینی شخصیەتێکی فرە بەرزی بە باب لە کتێبەکەشتدا زۆر باسی کەسایەتی دایکت دەکەی بەڵاوایە دەغی بەغیرات قسەزان عاقڵ ئەوانە دادەڵا هاتینەوە ئەیدی دەستدا کرد دایکم بۆ خۆی لێجێڕاوە ئەندێکوت من هەندێک پوڵی زێوم پاشەکەوت کردبوو کوتی بە 4 تمەنی مانگایەک کڕیت 4 تمەن ئامۆزای بابم مام سمایل بە 4 تمەنی مانگایەکی بۆ کڕی بوو دی لەو مانگایەوە بەشکاری دەکرد و دەستم کرد بە حەسیر کرد و شێروەری و ماڵ و ئەوانە وێڕای ئەوەی ماڵ ئیدارەی ماڵەکەی دەکرد ڕۆژێش 3 حەسیر 4 حەسیری دەکرد حەسیری دەدا بە چەند شایی بە چەند پەنادی نەدەکردەوە تمەنێک چەند بووە تمەنێک 1000 شایی بووە یا 100 شایی بووە تمەنێک دەقڕان دەقڕان بەڵێ قڕانێک 20 شایی بوو 20 شایی بوو ئەدی یەک شایی چەند پەنابات بووە قڕان 2 پەناد بوو 2 پەنابات پەنادێک 10 شایی بوو ئەمە لە لای مەدایان کوت پەنابات نازانم ئێوە دەڵێن پەنات بەڵێ پەنابات پەنادەمە زۆر پەنابات باشە بەڵام
ئەمە فنادیشمان پێ دەکو فنابات بەڵێ بەو حیسابێ ئەگەر دایکت داداڵەمە حیسابێ کردووە مثل حەسیری کردووە فنادێکی بە چەند شایی بە فنادێکی بەفلانشی خلاصا ئەمانگای زۆر گامش وانەوانە بەڵام سەردەمی من هەژار نەبوو بە هەژار نەدەژمێرای مەسەلەن سێگامەشمان هەبوو دەزان چوار مانگامان هەبوو دەزان لە جێگایەکی خڕشلاغێ دا منیش مێرمنداڵ بووم بە ساڵات بووم دایکم هەفتانە هەر بە دوو هەفتاندارێکی دوو تەنە کڕۆنی حساب دەکرد بۆ دەوانێکدام دە قابڵەمەوە تەنەکە نەبووە و دەبیلەکنەما لە مەنزەڵ ڕۆشتی و واسەری دەبەستن و بۆی لە تێڕێ دەنا و سواری گوێژێ هێ دەکرد و دەڕۆیشتم بۆ دارزۆرگەی ماڵە شکم لەوێ بوو لەوێ دا بۆ ماڵە فەریزادێ فەریزاد خوشکی دایکم بوو بە فەریزاد بڵە زۆر دیر هەم عەدەمی باش دەزانی ئەم دەیبرد بە بازاری مەحمەدیاری بۆی دەفرۆشتم داشتەکانیش پێ دەفتم ئەوە بێنەوەی خواردنەوەمەنی بۆی لازم بوو داریوا بوو بۆشیشم دەکڕی داریوا بوو چێ بۆشیشم دەکڕی ئەو دەمە زۆر مهم بوو خەڵک گۆشتی تقریبا هەر بەوی بەڕێت چوون دەڵم هەر دەکرێت بڵێ بەو ڕۆنەش تقریبا بەڕێت چوونەی دی ئەو ڕۆنە نەکبەر زۆر بە زۆری داریوا بوو داریوا بوو پێنجمەند دەحمەند پازدەحمەند بیستمەنیشم پوڵ دەیێتەوە بۆ بینەرانی خۆشەویست بۆی کە ڕوون بێتەوە تقریبا دەکاتە دەیەی ڕەنگە بڵێن دەیەی 1320 و ئەوانە 1331 ئەوانە سەرەتای 1331 لەو سەردەمەدا ئەبن چەند دواتر دواتر وەک منداڵ لە سەدەی لە 29 ئەوانە زۆر بەڵام منداڵی وریا بوو یا منداڵێکی وریا بوو دەلیلی وریایی منیش ئەوە نەبوو زۆر داخوا زۆر عەدایی بێ ماڵەکەمان بابم ئاشنا و ڕۆشنای بابم هەموو ڕاوچی بوون و کەی خودای ئاوایی بوون و پیاوی ئاقڵاقڵی ئەو سەردەمی ئەو سەردەمە بوو داگوێ لێ دەگرتن پێم خۆش بوو ئەم وەک سەرە سۆدرە بوو بە قەولی دوانێ مامۆستا جەنابی شت وەکو بابت وەکو بابی ڕەحمەتیت خۆششانس بووە چەندی بابت ژنی چاچی هەبوو جەنابیشت دەڵێ ئەوە وەکو میرات بوو ماوەتە جەنابیشت تووشی ژنێکی باش بووە ئەو ژنە باشت لە چۆ دەستکەوت چۆن بوو ئەو ژنە باشە یەک ژێنن لەگەڵ دایکم یەک ژێنە لەگەڵ دایکم کچی ئامۆزایەتی کچی ئامۆزای دایک چۆن بوو هیچ دوو بیر ماوە لە چوە عاشقی بووی لە چۆ بەڵە تاریفیان بۆ کردم و دایکم و گەڕامەوە من شەشی حاڵی عاشق بوون و ئەوە بوو کە لە سەربازێ هاتوومەتەوە لەگەڵ توبای ئاشنا بوو دایکم بۆی دیتمەوە لێکدا داتوومەتە ماڵە مینەی شەشی حاڵەکە وتی چۆن بووە واقعیەتەکە بەبێ گرێم بەحس کردووە هیچ شتێکم ئەوەی بوومانە دەگەڵ یەکتری بەحسمان کردووە هەموم هێناوەتە سەر کاغەز ئەوەی ئەو کەسانەی کە گوێشیان دیتی بەستیلا کتێبەکەیان نەدیوە گوێیان لێگرتووە یانەوێت گوێ بگرن بەدەنگ هەیە معرف کردوێتە دەک ئەوە بەدەنگ دەتوانن گوێ لێ بگرن دەڵێەوە بەڵێ لەسەر تەلەگرام هەیە لەسەر تەلەگرامی هەیە لەسەر هەموو لەسەر زۆر شتان هەیە زۆر
بڕیار دەکەم ئەو گوێی لێ بگرن هەر کەسێک گوێی لێ بگرێ پەشیمان نابێتەوە دڵنیام لەبەرەوەی کە بۆ خۆم گوێم لە تیکەیەک ئەو تیکەی کە خوێندمەوە ڕۆژێک کارم دەکرد گوێم لێگرت هەتا هەوڵم داوە دوی نووسەری ئەو بابەتەی بکەوم و شانازیەوەشم پێبڕا لەگەڵ جەنابەت ئاشنا بووین و شانازیەوەشم هەبوو لە ماڵەوە نانم خواردبوو باشە مامۆستا پێ دەچێت بە منداڵی یان بە جەوانی شەرمێونیش بوو بی یەکجار میزانی شەرمێون بووم بە تایبەتی لە فەقاتێدا کەس نەبوو لە شەرمێون بێ لە فەقەیە ئەخە فەقێ چاوی ماری دەردێت پێت بڵم من لە مەرگەوەڕە فەقێ بووم لەوێ ڕابپیان بۆ یعنی نەچوومە بە کەسێکی بڵم ئەرێ کابرا مەمسەلەن ئاغا بوو پیا و دووخادار بوو یا خوا بوو فەقێمە دەمەوێ بسمەوە سەردانی ماڵی بابی خۆم بووە لەوێ ڕادێ بەدێ ملی ڕێگام دەگرت هاتەوە ئەوە لە تاریخدا ئەوە لە تاریخدا کەسێکگە پێی وا بوو ڕەنگە بۆ هەموو کەس بە خاوە قابلی باوەڕ نەبێت بەڵام شتی زۆرەوە ینی داوای ئەمە داوای هیچت نەدەکرد لە قەت کەس نەیتوانیوە بەڵا عرێمە فڵانش هەمدا بەڵێ نانیان دەهێنا نانی فەقانانەکەم دەخواردو چاکەم دەخواردەوە دەشتێکە ئەگەر وازم لێوا دەخەت زۆری لێوا لێداڕ هەر لە بەرەوە باش کەم خۆش بوو ڕۆژە کارێک بکەم ئارەخەی نێوچاوان بەڵێ لە یەکێک لە خاڵە هەرە بەهێز و گرنگەکانی کە لە خوێندنەوەی ئەو کتێبەیدا دوایە لە مێشکی منی خوێنەردا ماوەتەوە ئەوەیە زۆر بەسفەت و زۆر بە ئەمەگەوە باسی دادەتوبای خێزان دەکەی ینی پیا وای لێ دێ دەڵێ خۆزگە ئەو شانازێمە با و دادەتوبایان دیت بە باشە بۆ هێندە باسی دەکەی هەر لەبەرەوەی کە فەوتی کردووە یان واقعان تێیدا من وەکو بەحسم کرد ئینسانی شەرمێون بووم یەک ئینسانچی بە بۆچوونی هەندێک کەس ئەخمە بوو وە بەچوونی زۆربەی کەس ئینسانکی سادق بوو لە زیندەجیمدا صادق بوو ئەمیش پێما هەر صادق بووە لە زیندەجیمدا دایکم وای تەربیەت درۆ نەکەم یانە مەسەلەن شتێکی کە کاریش هەڵە بیکە بڵم کرد هەڵم کردووە کتومە هەموو ئینسانێک درۆ دەکا ئەوە شت نییە بەڵام ڕەنگە درۆی وام نەکرد بێ کە شەرمم کرد بێ بەڕۆمدا بدرێتەوە و عیبێکم هات بێتەوە سەرێ و عیبێکی وام کرد ئیهانەتێکم کرد بێ بە درۆ یا فاجعێ هەڵای تابی بە درۆ خەوان دەکرێنەوە هەردووشان بەڵام منەوە باشە مامۆستا ئەو هەموو باسی دەکەی باسی دادەتوبای دەکەی دەڵێ بەبێ ئەوی نەدەکرا زۆر شەرایەتی سەخت و بارودۆخی زەحمەتیشی لەگەڵت و بردۆتە سەر و ئەوانە بەرحاڵ لە کتێبەکە تەژیە لە تاریفی خێزانەکەی خۆت کە ئێستا بەداخەوە ڕەنگاگەر ئەگە بێ ئێغراق دەڵم لە کوردایەتیدا و لە کەرامەت و ئەخلاقدا بەش ئەگە شتێکم پێ بڕابی دەکوبات ڕەنگە خەڵک پێسی ئەو ئینسانە زۆر بێ دیعا بوو لە زیندەجیدا قەت نەیتوانیوە
باسی خۆی یا منداڵەکانی بزانی ببێتی باسی نەوع فەرهەنگێک لە جامیعەی کوردەواری فەقردا هەیە زۆر باوەی ئەوە ناڵم زۆر 100% بەڵام باوە بەخۆیان هەڵە بەڵام وایە بەڵامە تو بە خێزان تاریفی چاکەیەکی خۆی بکات یا کات پیاوەتێک بکاو ناوی بنێ دەلی بڕێ خاچی ئینسانێکی بە کەرامەت ئینسانێک کە کەسایەتێک کە من کەسایەتێک فەربی لەو ڕەوا شادەوە بڕا هیچ دوور ئەغرا هیچ ئەغرا بەڕاستی ڕەوانی شاد باشە ئەو هەموو عیشق و مەحەبەت و پەیوەندی گەرم و گوڕی ئێوە هەتان بووە و وا لێک گرێدرا بوون و تەبیعەتەن ژن و مێردیش شەڕ و کێشەشیان هەر دەبێ جەنابەت تەنیا باسی یەک جار باسی شەڕ و کێشەکەی دەکەیش لە کتێبەکەت دانا بۆ منت باس کردووە دەتوانم باسی بکەین بەڵام من لەگەڵ وەکو ئینسانێکی عەبوس بوومە ڕەنگە گرێوگۆڵی هەموو گرێوگۆڵی ژیان و فەقر و ئەوانە لە دڵمدا تەسیر و پەنگی خواردبێتەوە جاری وا بووە تووڕە بووە ناڕۆ گەلێک جار کێشەما بووە کێشەکە نەک لەوەی لە من بووە ناڕەحەت هەمیشە دایم بەڵام جارێکی لە ماڵێ دەڕوا ئەوم پێخۆش بۆم بژێڕێەوە ڕۆژێک ناڕەحەتی بوو ناڕەحەتێکە دایک لە کوورەخانەی بووی لە زیندەگیدا بە ئەو جارە خەڵک بووە لەداخەر ئەبن خەڵک بوو هەر هەمیشە دایک ئەو هاتووە هەستەوە چاکەم لێناوە وەرە چاکەی دوای قەڵسی دوای شەڕی دوای هەرم دەستە ئەوە هەمیش لای بووە بەڵام بەو جارە دایکم و بابم لەوێ بوو پێدێ ڕۆی هەساوە ڕۆی ئەو شنێرەی پێبوو شنێری لە کۆڵ کرد و بەڕستەوە گرت و دەڕۆیش گەورە ساڵ زیاتر بوو بەڵام کوڕەکان لە ماڵێ بوون چیامەند چووکە بوو هەر زۆر چووکە بوو چووکە بوو ئازادیش وەرجەرکە بوو دەگەڕایدی لە دەرژووری خۆریە کرد بەجێ هێش ڕۆیش ماوەیەکی زۆر مش پێ ما بوو چۆتە ماڵە سۆفی ڕەحیمیات سۆفی ماڵ بەلا سعیدێ و ڕۆ ماڵە جیرانانی کە ئەمنیش نازانم پرسیم لەبیرم باشم لەبیر نەماوە سەپۆت ناشەوە بەڵام ڕۆیشت بوو لە کوورەخانەی چوو بووە شاری بۆ نەقەدی چوو ماڵ کاکسایدی چێ سعید شۆستانی کاکسایدی ڕفت ماڵگا مەهارەیەک ماڵشی بوون یا هەفتەی یا هەوان لێ بوون یا ئەمە لێ دوایش کە ماڵەکان ناتێکەوە بوو شەوێ یا ئەمن لە ماڵەوان دەبوو ئەو لە ماڵەمە یەک ماڵ بوونی ئەروا بوو لە عێراق شەروا بوو وەڵای کرد توینەوێ ناڕەحەت بوو زۆر ناڕەحەت بوو یەکجار ناڕەحەت بوو براژنە زاراخ زۆرش نەشید بە شەخصیەت و کەڵەژن و عاق و بە شعور و ئەوانشی کاکسایدی تاریفی ناکرێ کوڕکتی ئەوە کاکا
نازانم لەکنەوی چی کرد بوو یا بۆ فڵانوانەوە دەنگم هێندە شەرمەندە بووم بەڕاستی قسەم بۆ نەدەکرا خەتابەر غرورشم هەبوو غرورشی حەماقەتیشم هەبوو لە خۆمدا بۆ ئەوەی دەنێنێ خۆم زۆر نەشتێنم خۆ ڕاگری بکەم ئەو هەیەی ئیسانیدا هەیە خودخایی هەیە لە هەرتێک بەر هەوڵادی ماڵە کاک سعیدی ئاشتیان کردینەوە لێ ئاشبوونەوەی چوو بۆ وانێکێ لەوێڕا باشەنە مستفا خاڵێ ڕاچوویت بۆ ئاڵیاوێ لە ئاڵیاوێ بووینەوە تاوکو لە ئێوارێ و ئێوارێ و لە ماڵە پشتی و لە ماڵە زاوای و لە ماڵە دۆست و هاکشنان ماڵە کاک ڕەحمانی بابی کاک خالیدی عەزیزی ئەوانە ڕفێق بووین یعنی وەکو سەیران کە ئاش بوونەوە سەیران و کشتەکەمان ئەزیز بوونەکەم کردە سەیران و وەڵاتاریمان گەشت لێرە هێناونەوە هاتەوە لە زیندەجێدا ئەوەندا لەسەر هەموو من ناڵم پیاویش ساڵق بوومە لەسەر هەموو ناساڵ دابووەیە ئەوە لەگڵمدا حەسرەتن کەوا بوو لە ژیانتاندا یەک جاری ئەو دادەتبایە تووڕە بووە و ڕۆیشتۆ ئەویش ئەو دارم لێ تووڕە بووە ئەوش خۆی بێجێژەمەوە عینی ئەوە باشە ماڵە فەرمود ماڵ کوێ ماڵە بابی کاک خالید عەزیزی کاک خالید عەزیزی ئەوەی حتمما ئەو ماڵە بنەماڵەیەکی کورد پەروەر بوونە لە سەرەتاوەیدی بۆیە خالید عەزیزی لێ پەیدا بووە وایە ڕەحمان ڕەفیقی حیزبی هەمە ڕەحمان بەو فەخرێ خۆیڕا بەو سەردەمێرا لە یارمەتی لە منتیقەی نەغەدەیڕا هەڵدەکرد یارمەتی دەهێنا بۆ عێراقی بە پشتێ بەڵێ باشە بۆ مەقەرە بۆ مەقەرە بابی کا خالیدی دەبێ کا خالیدت بە منداڵی و بیر بێ هیچت لە بیر ماوە بە منداڵی چۆن بۆ چم خالید منداڵی باش لەبیر نییە بەڵام خالید دەی خوێن ئەگەر کاک ڕەحمان ئینسانێکی بە فەرهەنگ بوو نەخوێندەوارێکی عاقڵ بوو منداڵەکانی پێخوێن لە نەغەدەی لە ئیدیگەر من هاتم بۆ کوورەخانەی کاک خالیدیش هات بۆ ئەو دەمەی مێرمەنداڵ بوو دەوروبەری مێرمەنداڵی دەوروبەری دیپلۆمەوانە و ئەوانە کاری دەکرد لە کوورەخانەی وەکو کارگەر خالید عەزیز وەکو کارگەر بەڵام کارگەرێک هەموو گیانی ئەمە شەرمەم لێ دەکرد بەڕاست ئەوەندە بە ئەدەب بوو ئەوەندە بە ئەدەب ئەو لەبەردەستی چەند کێشا بوو کارەکەیەوە و ئاوی بۆ دەهێنانی دی ئاو و مەسەلەن چا بۆ لێنان و شەرمیان دەکرد ماڵتە دێک شەرم دەکەین بڵێن بە بردا خالیدی بڵێن ئاومان بۆ بێنە ئەو ئاوا بوو یعنی کەسێک خالید کوڕەشی باش بوو ئافەری دیارە کوڕی بابی خۆی دەبێ ئەگەر خالید دەبێ شانازی بکە کە کوڕی ڕەحمانی کەوا بوو دەکرێت بڵێ باشترین تاری بەوەیە بڵێن کوڕی بابی خۆی بووە بەڵێ کوڕی بابی خۆی زۆرم پێخۆش بوو کەسانێکم دیتباوە کە دەگەڵی بوونە بە منداڵی یا بە جوانی بزین چ تایبەتمەندی هایەکی هەبووە کە بزین ئایا زۆر شەرمێون بوو خالید دەقڵێکەوە دێکوت نەمدەزانی تەلێفۆن چێتە دوکانی مەلا ساڵقی برای کاک
کاوەی دێکرد لە دوکانەکەی وێ بوو